فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر بەڕێز و خۆشەویست و ئازیز و لەدڵ شیرین، مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان لە هەموو لایەکمان پیرۆز بێ، پڕخێر و بەرەکەت بێ، بتوانین حەقی ئەو مانگە پڕبەرەکەتە بدەین و ئینشاءالله ئێمەش خۆمان ماڵ و منداڵمان، ماڵەکانمان، مزگەوتەکانمان بەرەکەت و ڕەحمەتی خوای بەسەرا بڕژێ. سوپاسی یەک بە یەکتان دەکەم کە لە ناو سەدان مزگەوتی شارەکەماندا ئێرەتان هەڵبژارد بۆ بەجێهێنانی فەرزی نوێژی عیشا و نوێژی تەراویح و خوای پەروەردگار پاداشتی برای بەڕێزمان مامۆستا کاروان بداتەوە بۆ ئەو پێش نوێژە ئارام و خۆش و دەنگە باشەی خوای گەورە بۆی بێڵێ و بۆی زیادکە کە ئارامی کردینەوە بە قورئان خوێندن و بیستنی قورئان. خۆشمان دەون لەبەر خاتری خوای پەروەردگار، هەموو بیسەران و بینەرانیشمان لە هەر شوێنێکی ئەم کوردستانەدا بن و لە هەر شوێنێکی جیهاندا بن کە لە ڕێی پەخشی ڕاستەوخۆوە ئێستا لەگەڵماندان و مێدەوارم ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو و باشتر بە ئیزنی خوای پەروەردگار لە خزمەت زنجیرە باسێک دابین. زنجیرە باسی ئەم ساڵمان بە ناونیشانی شارەزابە. شارەزابە لە ئاینەکەت، شارەزابە لە ژینەکەت. زنجیرەی ئەم ساڵمان بە ناونیشانی شارەزابە. لە یەکەم ئەڵقەیدا لە خزمەت جەنابتاندا بینەران و بیسەران باسی ئەوە دەکەین شارەزایی یەکەم شت پێویستە لە قورئاندا بێ. ئەم مانگە مانگی قورئانە، لە هەموو شتێک زیاتر گرنگی بدەن بە قورئانی پڕبەرەکەت، قورئانی پڕبەرەکەت و بەخشش. هەڵەیە کە دەوترێ قورئانی پیرۆز، چونکە قورئانی ئێمە کەلامەکەی خوای پەروەردگار بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بەڕێزان وەکو کتێبە مقدسەکانی تر نییە، کتێبی مقدس و پیرۆز. هەر ئەوەیە لە چوارچێوەیە کابێ و ماچی کەی لەسەر سەری نێوی تەقدیسی کەوی نەزانی چی لە ناوەکەیدایە. نە، قورئان بڵێن قورئانی پڕ بەرەکەت، فعلا بەرەکەتی خوات بەسەرا دەڕژێ. والله هەر ماڵێ قورئانی تیا لێ بدرێ، قورئانی تیا بخوێندرێ، قورئانی تیا جێبەجێ بکرێ، بەڕاستی و بێ هیچ گومانێک بەرەکەتی خوا لەو شوێنە حازرە. قورئانی پڕ بەرەکەت، لێوان لێو لە بەرەکەت و پڕ بەخشش. بەڕاستی بەڕێزان هەموو جار وتومە یەک ئاەتی قورئان بەقەدەر خوێندنەوەی دەیان کتێب دەرس و وانەت بۆ دین و بۆژین دەداتێ. بەڵام بە چ مەرجێک؟ بەڵام بەو مەرجەی تۆ قورئان وەکو خۆی شارەزابی. بابەتی ئەم شەومان ئەوەیە با قورئان وەکو خۆی شارەزابین. کاتی کە قورئانتان خوێندەوە هەمومان ئەوە نەبێت کە بیست بێتمان لە باب و باپیرانمان، خۆت دیراسەیکە، ورد بەوە لێی. یعنی ئاەتەکانی قورئان ئەلحەمدولایە ئێستا تەفسیری کوردی هەیە، بەرنامەی کوردی هەیە، ئەم وانانەشمان هەر لەسەر ئەوەیە. یعنی تۆ لە شەوێکی وەکو ئەم شەودا یەک ئاەتی قورئان فێر دەبی بە دڵنیایەوە. هەموو جا کە قورئانت خوێن دڵنیا بە لێوە بەبیرت دەکەوێتەوە ئەوە دەرسەکە بوو کە مامۆستا باسی کرد. ئێمە سێ شتمان هەیە. شارەزابە، زنجیرەی باسی شارەزابە هەر باسی قیامەت نییە، هەر باسی دنیاش نییە، تێکەڵکێشی هەردووکیانە. ئێمە کە ئێستا لەم ژیانی دنیاماندا دەبینین هەندێک گوناه و تاوان زۆر بە گەورە و قورس تەماشا دەکرێن. کەسەکە دڵێن فڵان کەس تاوانبارە، بەڕاستی فڵان کەس گوناهبارە، بەڕاستی فڵان کەس دوول لە ڕووی جەنابتان بەڕاستی بێ شەخسیەتە، بێ کەسایەتیە، کورە خۆتی لێ پارێزە. فعلا واشە، چونکە قورئان وای فەرمووە یەکەم شت قەتڵە. ئەها دڵێن فڵان کەس بکوژ و ببڕ بۆ خۆیەتی. تۆ هەر حەز ناکەی بیبینی ژن و ژنخوازی لەگەڵ بکەی، خزمایەتی لەگەڵ بکەی، کچی بدەیتێ، ئەڵی فڵان کەس دەست بە خوێنە، پیا و کوژە، خراپە. بۆ خوا فەرمووی ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق. خوا بەلا لا تقتلوا، نەچن دەستان بچێتە خوێنی برایانی خۆتان، خوشکانی خۆتان. خوای پەروەردگار لە باسی کەسێکە کە زینا دەکا، کە داوێن پیسە و هەمومان بە کەسێکی بێ شەخسیەتی دەزانین خوا هەموو لایەکمان پارێزێ،
بۆ چونکە خوا فەرمووی لا تەقرەبوا الزینا بەلا لا تەقرەبوا الزینا نزیکی زینا نەکەوێ و پێشەکەکانی مەکە کەسێ دەستبڕ بێ لە بازاڕە قۆڵبڕ بێ غەشاش بێ فێڵباز بێ مادەی تەزویر بدا بە خەڵک ئەوە تا کامیرا دەچێتە سەر و مەطعمی فڵان کەسیان داخست و کۆگای فڵان کەسیان داخست و فڵان کەس گران فرۆش بوو بەداخەوە لە زیاتی ڕەمەزان شت هەرزانکە شتێک گران کرد هەمومان دەڵێن بەخوا ئینسانێکی خراپە دەستیان خۆش بێکەوان لێکرد چونکە خوش خۆی فەرموویەتی لا تأكلوا أموالكم بينكم بالباطل لا تأكلوا ماڵەکانی یەکتر مەخۆن بە ناڕەوا مامەڵە لەگەڵی نییە کڕین و فرۆشتن لەگەڵی نییە ئاوا ماڵی مەخۆ ئێمە زۆربەی میلەتی کورد بە گەورە و بچووکمانەوە بە ژن و بە پیاوە بە مامۆستای ئاینی و بە خەڵکەوە وا دەزانین بە زەمانە بەڕاستی پیاوکوش خراپە داوێن پیس خراپە غەشاش و ماڵخۆر خراپە ئەمە سیان لە قورئانە بەڵام با بزانین شارەزابین لە قورئان خوا هەر ئەمانی باس کردووە ناوەڵڵا وە لە سوورەتی حجورات بخوێنەوە الحجورات ئاەتی 11 و 12 خوای پەروەردگار دەفەرمێ چۆن ئەم سیانە حرامن و هەموو کەس بە تاوانیان دەزانێ بە خراپەیان دەزانێ بە بێشەخسیەتیان دەزانێ خوا دەفەرمێ لا يسخر قوم من قوم ئەها بەلا دیسان لا يسخر قەت با پیاوێک گاڵتە بە پیاوێکی تر نەکا پێی ڕانەبوێرێ سوکایەتی پێ نەکا با قەت ژنێک گاڵتە بە ژنێکی تر نەکا لەوە ئەچێ ئەوەی گاڵتەی پێ دەکرێت زۆر بەڕێزتر بێ لای خوا لە تۆی گاڵتە پێکرد چۆن دروست نییە خەڵک بکوژی لا يسخر بۆشت نییە گاڵتە بە هیچ عەبدێکی خوا بکەی لا تنابزوا بالألقاب خوای پەروەردگار دەفەرمێ قەت با کەسێک لە ئێوە ناو ناتۆرەی خراپ لە خەڵک نەنێ ناوێکی بەدوو مەخە کە خۆی حەزی پێ نەکا و پێی تەریق بێتەوە پێی بشکێ قەت ناو ناتۆرە لە یەکتر منێن لا تلمزوا خوای پەروەردگار دەفەرمێ تانەوتە شەر لە یەک مەدەن تانەوتە شەر و عەیب و عار لە یەکتری مەدۆزنەوە لا تجسسوا گوێتان هەڵ مەخەن بۆ دەنگ و باسی یەکتر چاوتان تیژ مەکەن بۆ عەیب و عاری یەکتر لا يغتب بعضكم بعضا غیبەتی یەکتر مەکەن لە پاژملە لە مەجلیسە کۆڕەکانتان گەرم مەکەن بە باسکردنی ئەم و ئەو کە خۆی لەوێ نییە چاو لێ پێنج شت بەلا خوا فەرمووی لا تقربوا الزنا هەر بەلا لا تأكلوا أموالكم هەر بەلا لا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق هەر بەلا ئەوە نەکەی پێنج شتی کەش هەر نەکەی بەخوا بەڕێزان ئەمانەش وەکو غەشی مامەڵەوان وەکو پیاوکوشتنوان والله وەکو زیناوان چونکە نەستی قورئانە ڕێک خواوای فەرموو قەت گاڵتە بە کەس مەکە قەت ناو ناتۆرە لە کەس منێ قەت عەیب و عار لە خەڵک مەدە و تەشەری لێ مەدە قەت جاسووسی بەسەر ژیانی ئەم و ئەوە مەکە جا بەڕێزان جاسووسی یعنی خۆ هەڵقورتاندن لە ژیانی کەسێک کە هیچ پەیوەندی بە تۆوە نییە من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه پیغمبر اکرم صلى الله عليه وسلم فرمووی بەڕاستی لە جوانترین صفاتەکانی مسلمان ئەگەر ئامە تێدا بدڵت بە ئیسلامەتیەکەت خۆش بێ قەت شتێک کە پەیوەندی بە تۆوە نەبێ باسی مەکە هەر ئەو ڕیشی لێمەدەوە ئەوە چ پەیوەندی بەمنەوە هەیە وڵاتانی ئەوروپا کە بەداخەوە ئیمانیان تێدا نییە بەڵام بەشە ئیسلامەکەیان چاک وەرگرتووە یعنی ئەم ڕەوشتە قورئانیانیان لە خۆیانە جێبەجێ کردووە مامۆستایەکی بەڕێزمان هەیە هاوڕێمە مامۆستا حەمەد ڕەشید پێنجوێنی لە شارێکی نزیک لەندەن لەوێ ئیمام و خەتیبە ئێستا هەر لەوێ لە لەندەن لە نزیک لەندەنە لە شارێکە وتارخوێنی مزگەوتێکە و کۆڕی لە ناوەندەکانی ئەوروپادا زۆرە پیاوێکی زۆر شارەزای و هاوڕێی نزیکم بوو کتێبێکی هاتەوە ئەو جاری پێشوو بە چاپ گەیاند و بە هەدیەدا بەشکرا ڕاستچڵەکاندنی ڕۆحە تەم و مژاویەکان ئەو کتێبەی بە هەدیە بەخشی بە دۆست و برادەران لە لاپەڕەی 78 باسێکی خۆی دەکات لە ئەوروپا ئەڵێ من لە بەریتانیا لە کۆلێجی برادفۆرد بووم بۆ فێربوونی زانست دەمویست فێری زانستی زمانی ئینگلیزی بم هەموو کوردەکان لەوێ ئەوانی کە حەز بکەن فێری زمانیان دەکەن ئەڵێ لە کۆلێجی برادفۆرد مامۆستا دای دەنیشاندین من لەگەڵ هاوڕێکەمە گفتوگۆ بکەم دیالۆگ بکەم بە زمانی ئینگلیزی بۆی زمانمان بکرێتەوە هەم لە یەک حاڵی بین هەموو توانین قسەش بکەین مامۆستا وتی قسە لەگەڵ هاوڕێکەتا بکە منیش دەڵە پرسیارم لێکن ناوت چێ وتی ناومەوەی خەڵکی کوێی لە چگەڕێکێکی گەیشتینە سەر ئەوەی کار دەکەی بەڵێ کارت هەیە وتی بەڵێ وتم ڕۆژی چەند لە کارەکەت دەستت دەکەوێت ڕۆژی داهاتت لەو کارت چەندە ئەڵێ مامۆستاکە یەکسە وتی بوەستە ئەو پرسیارە لەناو ئینگلیزانیە پرسیارێکی ناشرینە وت هەیە بڵێ کارت هەیە یان نا بەڵام لای ئێمە ڕێگە پێدراو نییە تەداخولی ژیانی خەڵک بکەی کرێکەت چەندە وتم ئەی مامۆستا بڵێم چی وتی لای ئینگلیز لە سیستمی ئەوروپیدا بۆت هەیە بڵێ سوپاس بۆ خوا موچەکەت بەدڵە بژێوی ژیانت باشە ئەویش دەڵێ زۆر باشم یان باشم
بەڵام مافی ئەوە نییە باسی بڕ بکەی. ئەها دەرسێکی چەند جوانمان دەداتێ. ئێمە چەند جار وەکو موسڵمان بەڕێزان ئای فڵان کەس عەرەخۆرە کورە بابە و چ گوناهی گەورەی کردووە، فڵان کەس پیاو کوژە، فڵان کەس داوێن خراپە دوو لە ڕووی جەنابتان، فڵان کەس غەشاشە لە مامەڵەدا دەست بڕە. بەڵام خۆمان زۆر پێ بێ گوناحە، بەڵام چەند جار تەجەسوسمان بەسەر ژیانی خەڵکەوە کردووە. تەجەسوس ئەوە نییە کە بۆ نمونە هەر بچی بە کونی ماڵاندا بڕوانی. تەجەسوس ئەوەیە پەیوەندی شتێک بە تۆوە نییە کەسی بەرامبەری پێ ئازار دەی. بۆ نمونە کەسێک دێتەوە لە شوێنێک هیچ پەیوەندی بە تۆ نییە، ئەوە لەکوێ بووی؟ برا لەوە چێ بۆ خۆی حەز بکات لە شوێنێک بێ پێویستی بەوە نەکا بۆ من و بۆ تۆی باسکە. ئەگە براکەی خۆشت بێ ئەوە چی دەکەی؟ ئەوە خەریکی چی؟ والله چەند کەس هەیە ئەوانەی بۆ ئێمە باس کردو میوانەکەی دێتە دەرەوە یەکسەر لە دەپرسێ ئەوە چێتان میوان بوو؟ ئەوە بۆچی هاتبوو؟ بۆ خوازبینی کچەکەت هاتبوو، فەقیرە داماوە هەر کوڕی نییە، هەر ئیشی ئەوەی نەبووە، دەیە بزانە دەبێ ئەم میوانە بۆچی هات بێ. ئەمە نەهی لەسەرە، لا تەجەسەسوا وەکو لا تەقتولوا وایە، چۆن نابێ بیکوژی ئازاریشی مەدە. کابرا سارەیەکی کڕی ئەو بە چەند کڕیت، خانوێکی کڕیەوە بە چەند کڕیت، ئەوە چۆنی کڕی؟ ئێبرا لەوەچی خۆی حەسکە هەر کەس لێی نەپرسێ. ئەم پرسیارانە مەکە، هەیە دەچێتە میوانی خەڵکەوە، ئەرە چەند مناڵەت هەیە، خێزانەکەت خزمی خۆتە، ئەرە ئیشەکانت چییە، ئەرە بە چیەوە خەریکی؟ برام ئەمانە پێویست ناکە. ئەگە پێویستکە خۆی بۆت باز دەکە، ئیحراجی مەکە، جاریەوە تووشی درۆکردنی دەکەی. لەم حاڵەتانەدا کەسێک جیابۆتەوە چەند ناڕەحەتە، پیاو لەگەڵ ژنەکەی جیابۆتەوە، خواخوایەتی ئەم باسە هەر نەکرێتەوە، جاریەوە دوای 2 ساڵ برینی دەکولێنەوە، ئەرێ لەسەر چی لەگەڵ خێزانت جیابوویتەوە؟ ژنێکەیتر بە قەدەری خوای گەورە لەگەڵ هاوسەری ئیدارەی نەکردووە، وەڵڵا لەوەچی هەردووشیان زۆر کەسی باش بن، تەبیعەتیان بە یەکەوە نەیخوارد، ئەم خێزانە بە یەکەوە نەگونجان، خوای گەورە نسیبی هەر ئەوەندە بە یەکەوە بوون، چەند ناشیرنە لەو ئافرەتە بەستە زمانەی ئیحراجیکەی، ئەوە لەسەر چی لە مێردەکەت جیابوویتەوە؟ نەوێرە بچێتە مەجلیسێکەوە، بچێتە کۆڕێکەوە ئەم بابەتە بکرێتەوە، خۆی هەست بە شکانی خۆی دەکا، بەگە من و تۆ وازی لێبێنین بۆ خۆی برینەکانی ساڕێژ دەبن و چاک دەبێتەوە. بۆیە بال لە قورئان شارەزابین وەکو خۆی کە قورئانمان خوێندەوە هەموو وشەکان سیرکەن، هەموو 5 لای پێوتووی، چونکە بەو 5 لایە ژیان هەڵدەتەکێ. لە سێ یەکەمیاندا دەفەرمێەوە من لەم یەتوب فەئولایکە هم الظالمون. هەر کەسێک ئەم گوناهانەی تێدا بێ واز نەهێنێ بەڕاستی ستەمکارە، زاڵمە. ئێمە هەمومان بەخوا ئەم حکومەتە زاڵمە، ئای کە گەندەڵە، ئەم بەرپرسانە زاڵمن، ڕاستەخۆوە. ئەی تۆ زاڵمنی؟ ئەلە جارێک لە خۆمانمان پرسیوە، وەڵڵی وایە زەرەری بۆ مێشولەیەک نییە، ماڵی کەسی نەخواردووە، بڕواتان هەبێ کەسی نەکوشتووە، حەمد و سەنا بۆ خوا بە حەیاتی دۆخینی پیسی نەکردوێتەوە، دەستی بە نامەحرەم نەکردووە، شایی نەکردووە، نەزەری نەکردووە، بەڵام زاڵمە لای خوا. بەچی؟ لەبەرەوەی ئەو سیانەی پێشووی لا یەسخەڕ، ئەزانی چەنی گاڵتە بەموو بەو کردووە، گاڵتەی بە خەڵک دەکا، خەڵکی بەلاوە سووکە، ناو ناتۆرەی لە خەڵک ناوە، عیب و عاری لە خەڵک دۆزیوەتەوە. هەر کەسێ ئەوانە بکە خوا دەفەرمێ زاڵمە. ئەزانن پاداشتی زاڵمیش چییە؟ هەر لە دنیادا یەکەمیان ئینەه لا یفلیح الظالمون لە سوڕەتی یوسف ئاەتی 23دا خوا دەفەرمێ هەر کەسێ لە ستەمکاران بێ دڵنیابن خوا بە مرادی ناگەیەنێ. ئای چەند دوعا دەکەی و گیران نابێ، ئەلە ماوە سەبوو دوعاکانم گیران نابێ، بەخوا نوێژ دەکەم، کاسبیم حەڵاڵە، وەڵڵا ڕاست دەکەی، بەڵام بیر بکەوە چەند جار گاڵتەت بە خەڵک کردووە، چەند کۆمنتی ناشرینت بۆ خەڵک نووسیوە، چەند لایکت لەسەر شتی ناشرین کردووە. برایان ئەمانە هەموو دینن، قورئانەکە پێوتوین. چەند جار ناو ناتۆرە لە خەڵک ناوە، ئای پێی تەریق بووەتەوە، چەندی پێ ناخۆش بووە، قسەشی نەکردووە، ئینسانێکی بە ئەدەب بوو، هەڵی گرتۆ بۆ قیامەت، قەت خوا تۆ بە مراد ناگەیەنێ، لە زاڵمان حیسابت دەکا. والله لا يحب الظالمين. چێژی عیبادەت ناکەی، دەی بۆ تەراویح، جومعە دەکەی، جەماعەت دەکەی، ڕۆژوی ڕەمەزان دەگری، هەست دەکەی پەیوەندی لەگەڵ خوادا بێهێزە، خەریکە قورئان دەخوێنی بێتاقەتی، ئەوە بۆ خوا خۆشی ناوی، ئەوە پەردەیەکەیە لە بینی تۆ و خوادا، چونکە زاڵمی. بەخۆتا بچۆ مانجی ڕەمەزان لە یەکەم شەویا دەڵم بە خۆمەوە بۆ جەنابتان خوا با بە خۆماندا بچینەوە. سێمیان ئین الله لا يهدي القوم الظالمين. خوای گەورە هیدایەت نادا، ئەی زاڵم، هیدایەتی زاڵم نادا، وەڵڵی خێر نایەتە ڕێگات، تووشی خەڵکی باش نابی، تووشی هاوسەری باش نابی، منداڵ ساڵح نابێ، ئیش و کارت ڕایی نابێ، دڵنیا بە خەلەلێک لە شوێنێکە هەیە، بەوەی نە نوێش خوێنی، ئەهلی مزگەوتی، حەڵاڵ خۆری، پیاو کوژنی، داوێن پاکی، لەو سیانەدا چونکە خوا بەرامبەر بەوانە فەرمووی ئەوە زاڵمە.
هەر کەسێ ناوناتۆرە لە خەڵکدا، هەر کەسێ بە دوی عیب و عاری خەڵکا بگەڕێ، هەر کەسێ جاسووسی بەسەر ژیانی خەڵکەوە بکاو گوێی هەڵخا بۆ دەنگ و باسی خەڵک، وەڵڵاهی بەڕێزان ئەمە تیاچوونە. باش شارەزابین لە قورئان وەکو خۆی. ئەمساڵ پێم خۆشە شتێکیشتان لە کۆتایی ئەم بابەتەدا پێڕابگەێنم، ئەویش ئەوەیە حەز دەکەم وەڵام و پرسیار و وەڵاممان هەبێ لەسەر بابەتەکانی ناو دەرسەکانمان. لە شەوی داهاتووەوە پرسیار دەکەین لەوە چی موسڵمانان زۆری وەک پێویست ئامادە نەبوو، بنیان ڕژمارەیان حەز دەکەم زیاتر بێ. لە بەشی ئێوەی برایان و خوشکان و دایکانی بەڕێزیشم لەوبەر سندوقیان بۆ دادنرێت، کارتۆنێک لێرە دادەنین. من پرسیارێکتان لێ دەکەم، پرسیارەکە هەر هەمان ڕۆژ جوابی دەینەوە باشترە، بۆی مەجالی دەرەوە خۆپێکردنی تیان نەبێ. ئاستی زیرەکی جەنابتان دەردەکەوێ، خوێندەواریتان، ئاگابوونتان لە قورئان، بیرتیژیتان جاری هەشتەکە بە مێشکدا دێ، لاپەڕە و قەڵەمی لێیە بین و سەبیخە سندوقەکەەوە. مامۆستاکاروان و ئەو لیژنەیە سەرپەرشتی دەکەن، وەڵامی ڕاست هەڵدەبژێرین، مناڵێک دەستی پێدا دەکە وەڵامێک هەڵدەبژێرێ. هەم کاتەکەمان لە خزمەت قورئان و تەفسیرەکاندا بەسەر دەبین، بە بیرتیژی خۆمان بیر لە قورئان و بوتارەکان دەکەینەوە. هەمیش خەڵاتێک کەسێ دەباتەوە، بڕێک پارەی ئینشاڵڵا شەوانە دیاری دەکەین، گڕم بە کەمیش نەبێ، پێداویستێکی تۆش پڕکاتەوە. لە بەشی خوشکانیش بە هەمان شێوە. ئەگەر زانیمان کەسێکیش بەشداری خێرەکەی کرد، برایان دەکەین بە دوو خەڵات، خوشکان دەکەین لەوان کەمترن بە خەڵاتێک. و لە کۆتایی ڕەمەزانیشدا تێگڕای ئەم وتارە نەبزانی کێچی لە بیرماوە لەوە چە خەڵاتێکی زۆر گەورەش بین لەوەی کە لە ئیمتیحانەکاندا دەرچێت. جا بەڕێزان، پرسیاری ئەمە پرسیارە عامەکە نییە، بەڵام پرسیارێک لە ئێوە دەکەم. باشە بۆ خوا فەرمووی ومن لم يتوب، کەسێک ئەم سیفەتانەی تێداوێ، خۆی چاک نەکاو، تۆبە نەکاو، واز لەم ڕەوشتە خراپانە نەیەنێ، فەولایکە هم الظالمون، بەڕاستی ئەوە ستەمکارە، ئەوە زاڵمە. زوڵمی لە چێ کردووە؟ چێ ئەزانێ؟ بەڕاستە خۆ وەڵامەکان ببیستم. ئەو ئینسانە کە گاڵتەی بە خەڵک کردووە، سوکاتی بە خەڵک کردووە، ناو ناتۆرەی لە خەڵک ناوە، بە دوی عیب و عار و ئەم و ئەوە گەڕاوە، خوا فەرمووی ئەوە زاڵمە. زوڵمی لە چێ کردووە ئەو کەسە؟ بەڵێ مامۆستا، بەڵێ یەکەم زوڵمی لە خۆی کردووە. بۆ وەڵڵی دەفتەری ئەعمالی پاک و بین وەکو ئەو لە خستپیە، بە دەستی خۆت ڕەشت کردەوە. ئەیگە باسی کەسن نەکردایە، کەس گوناهی کەسن نەدەهات. زوڵمت لە خۆت کرد، ئەم هەموو نوێژ و تەراوی حوشتت کۆ کردەوە، لە مەجلیسێک هەموو دانایەوە، بە کۆمنتێک هەمووت ڕەش کردەوە، هەمووت ڕۆیشت بۆ خەڵک، باڵانسی حسابەکەت بەتاڵ بووە. زوڵمت لە خۆت کرد، دواتر فڵان کەس دەیبیستێتەوە، لێ بێتە ڕق، دژمنێکت بە ناحەق و ناڕەوا بۆ خۆت پەیدا کرد. چیا لە ڕۆژی ئیشێکت ناچێتە لای فڵان کەس، دنیا دەسوڕێتەوە خڕا، ناچێ بەردەمی و چاڵە پیاوێکی خراپ نتۆڵت لێ ناکاتەوە. زوڵمت لە خۆت کرد، ئەوە یەکەم. چی ئەزانێت چیتر؟ زوڵمی لە چێی تر کردووە؟ زوڵم ئەمە یەکەم زوڵم. دووەمیان بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ ڕەحمەتی خوا لێبێ. زوڵمی کردووە لەوەی کە ڕەخنەی گرتووە لە کاری ئەڵڵا. فڵان کەس خاوەن پێداویستێکی تایبەتە، کورتە باڵایەکە، ئیتر باڵای زۆر درێژە، بەو دەڵێ بتڵە غاز، بەو دەڵێ زەڕافەیە، جا لە چی هەیە ڕازیە؟ ئەو دەڵێت چاو گامێژە، ئەو دەڵێت چاو کونە شوژن نازانم. ئەمە تۆ دروستت کردووە، ئەوە سوکاتیت بە دروستکراوی ئەڵڵا کرد سوبحانەهو وەتەعالا. بۆ تۆ ئەو فەقیرە حەزەکە فەقیر بێ، حەز ناکە سەرمایەدار بێ، ئەو داشقەکەی پێ بوو کابرا فەقیرە حەز دەکا بەخوا برا جێگڵاسێکی پێ بێ، مارسیدیسێکی پێ بێ، هەرەوەندەی دەسەڵاتە. تۆ خوای پەروەردگار ڕزقەکانی تەوزیع کردووە، گاڵتەت کردووە بە دروستکراوی خوا، هەی زاڵم لەوێدا زاڵمی. زوڵمی لە چێی کار کردووە؟ چێ ئەزانێ؟ بەڵێ کاک بیلال، زوڵمی لە کەسی بەرامبەر کردووە، ئەو هیچی بە تۆ نەکوتووە، ئەو حەقی تۆی نەبووە، ئەو لە ماڵی خۆیان دانیشتووە، هیچ ئەرکێکی بۆ سەر شانی تۆ نەبووە، هیچی داوا لە تۆ نەکردووە، هیچ مەبەستێکی تۆی نەبووە، ئەی تۆ بۆ ناوی دەزڕێنی، ئیتر بۆ دەرونی ئازار دەدەی. ئەها زوڵمت لە بەرامبەر کرد، ئەوە سێ ستەم. ستەمی کۆتایی چێ بزانم؟ ئەو وەڵامیان بزانێ. بەڵێ مامۆستا، بەڵێ ڕاستە، بە شێوە گشتەکەی ئەو سنوورانەی کە خوای گەورە بۆ کۆمەڵگای داناون، بۆی کۆمەڵگایەکی ئارام و پڕ ڕۆشنبیری و سەقافەت و ئاراممان هەبێ، کۆمەڵگایەکی هێمنمان هەبێت، تۆ حدودەکانت شکاند. کاتێک کە خەڵک دەبیستێ، دەیەوێت ناو ناتۆرەیەک بڵێ جورئەتی ئەوە ناکە قسەی ناشرین بکە، بەڵام کە بیستی فڵان کەسیش کوڕەخۆ کۆمنتی نووسیەوە، بەخوا با منیش دانەیەشکە بنووسم. حدودەکانی ئەمن و ئەمان کە خوا بۆ سەلامەتی کۆمەڵگار کێشاونی شکاندت. خەڵکت فێری قسەی نەشیاو کرد، خەڵکت فێری تیر و توانج کرد، بڕواتان هەبێ
هیوا هەیە لە مەکتەبە فێر دەبێت مناڵەکانی خۆت نبینی و لە ماڵەوە بە حیاتی جوێنی نەبیستووە تانەوتە شەری نەبیستووە ژمان درێژی نەبیستووە لە مناڵی ئەمە ئەوە دێتەوە قسەی وا دەکات سەر سڕ دەمێنێ ئەمە لە چوە فێر بوو خۆ لە ماڵی مە قسەی وا نەکراوە ئەو لە چیەوە فێر بوو ئەویش لە دایک و باوکیەوە فێر بوو ئەوە نەیان تانەوتە شەر لە خەڵکداوە مناڵەکەی با بۆ مەکتەب مناڵەکەی تۆش دەیهێنێتەوە ئەویش بۆ ئەوی دەگوازێتەوە کۆمەڵگای یەک پارچە ستەمی لێکرا مناڵەکەی من و تۆ ستەمی لێکرا بەبێ ئەوەی ئێمە خەلەلێک لە ژیانماندا هەبێ چونکە ئەو خەلەلەکەی هەبوو ها کۆمەڵگای یەک بۆ یەک دەیتەنێتەوە ظالمە یان نا فعلا ظالمە سبحان الله ئەم قورئانە چەند پڕ بەرەکەت و بەخششە هەموو جار کە عەرزی جەنابتان دەکەم و لە پێشا بۆ خۆشم دەڵێم کە قورئانمان خوێندەوە ئێستا بڵێن ظالم بەخوا ئەم کار بەدەستی حکومەتە ظالمن وەڵام منیش لەگەڵتان ظالمن هەرچی سەرەگولیسێکی لە دەسەڵاتە لە شوێنێکا بەدەستەوە بوو بەشی خۆی ظالمە بەڵام وا نازانین قەت خۆمان پێ ظالم نییە کەچی کە دەچیەوە خزمەت قورئان ئەگەر تۆبەت نەکردبێ لە ناو ناتۆرە لە عیب و عاری خەڵک لە شکاندنی ئەموو ئەو دڵنیا بە تۆش یەکێکی لە زاڵمەکان سێ عقوبەشت هەیە خوا خۆشی ناوی تام و چێژ لە عیبادەت ناکەی واللهی بەمراد ناگەی دوعاکانت ژیران نابن چەند دەست بەرز دەکەیەوە هەموو دوعاکان دێنەوە خوارەوە بەسەرتا پەنا بەخوای پەروەردگار خوا هیدایەتت نادا کار لەبەر ناڕوە دایمە ئیشەکانت خولس دەبن با لە دەرسی ئەم شەوماندا بڕیارمان بدەین زمانمان داخەین چاومان داخەین خوای گەورە دەستی پاراستوین لە حرام دەستی پاراستوین لە پیاو کوشتن داوێنی پاراستوین لە حرام الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە تخوا حەیف نییە چاو و گوێ و دەمی خۆشمان نەپارێزین ئەم ئاەتەی سوورەتی الحجرات 11 و 12 زۆر وردە بەیانیش لە خزمەت جەنابتان و ئیماندارانی بەڕێز و بینەران و بیسەراندا درێژەی پێدەدەین ئینشاءالله سبەی شەو خۆتان ئامادەکەن بۆ پرسیارە قورسەکە و وڵامەکەی لە سندوقا ببین و خەڵاتی خۆتان لەگەڵ خۆتان یەکسەر بەرنەوە بە ئیزنی خوای گەورە یا ربی خوای پەروەردگار هەموو لایەکتان سەرفراز و سەرکەوتووکە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵکە باشتر لە قورئانەکەی خۆی شارەزامان کە آمین آمین والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم